لە ڕاستیدا لە ئێستادا پلان و داگیرکاری دوشمنانی گەلەکەمان پێیناوەتە قۆناغێکی ئێزگار مەترسیدارەوە. بە تایبەت دەوڵەتی تورکیا کە لە دوژمنکاری لە بەرامبەر گەلەکەماندا گەیشتۆتە ئاستێک کە ئەگەر ساڵانی ڕابردوو ئۆپەراسیۆنی کردبێت بۆ سەر هێزە شۆڕژگێڕەکانی کورد لە ئێستادا ئۆپەراسیۆنی داگیرکاری دەکات. لە ئێستادا زیاد لە 125 خاکی باشووری کوردستان لەژێر پۆستاڵی جەندرمەی تورکدایە و دێتە هەر شوێنێک بە شێوەیەک بناغەدا دەکوتێ کە ئەوێ داگیر بکە و پلانە داگیرکاریە پلانێکی ئێزگار کوشندەیە و لە پشت ئەم پلانەوە جۆرێک لە دوژمنکاریەکی گەورە لە بەرامبەر کۆی دۆزی کورت هەیە بۆیە ئەمە یەکێک لەو مەترسی هەرە دیارانەیە لە ئێستادا ڕوبڕووی گەلەکەمان بۆتەوە. هاوتەریب لەگەڵ ئەوە دەبینین دۆخی ئێران گۆڕانکاری سیاسیەکانی ئێران پێشهاتە سیاسیەکانی ئێران بەرەو گۆڕانکاری دەچێت. ئەم گۆڕانکاریانش گەلی ئێمە لە ڕۆژهەڵات دەخاتە بەرمی قۆناغێکی تازەوە. هاوتەریب لەگەڵ ئەوە لە ڕۆژئاوای کوردستان دەبینین لە دوای سەرکەوتن لە بەرامبەر داعش و تێکشکانی هەیمەنەی داعش لە دوای ئەوەی ئێستا هێزەکانی ڕۆژئاوا دەیانەوێ جۆرێک لە خۆبڕێوبەری خۆیان بە شێوازێک سیستەم بکەن کە بتوانن ڕۆژئاوای کوردستان وەک خۆسەریەکی دیموکرات وەک خۆسەریەکی دیار خۆیان بەڕێوە برن پلانی داگیرکاران لە بەرامبەر ئەو دادەبینین و تا ئێستاش بەدەیان هزار جەندرمەی تورک لەسەر سنوورەکانی ڕۆژئاوا مۆڵگەی داکوتیوە و لە دەرفەتێک دەگەڕێ بووی بتوانێت زیان بە دەستکەوت و زیان بە بەها و زیان بەو سەروەریانە بگەێنێت کە لە خەباتی ڕۆژئاوا بەدەست هاتوون. لە دۆخی باشووری کوردستانیشدا ئەمە دیارە لە دوای لە ئێستادا بەشێکی زۆر لە خاکی کوردستانەوەی پێی دەڵێن ناوچە دابڕێنراوەکان تا دێت بەداخەوە ینی گەیشتۆتە ئاستێکی واکە بەشێک لەو ناوچانە تەنانەت جۆرێکی کە لە تعریب هەیە بەسەریانەوە کە ئەمە باشووری خستۆتە بەردەمی ئاستێکەوە کە ئایا بەڕاست گەلی ئێمە خاوەنداریەتی ئەو ناوچە دابڕێنراوانە دەکات کە ئێستا یاری پێدەکرێت لە پشتەوە یاری سیاسی پێدەکرێت کۆی ئەمانە پێمان دەڵێت ئێستا لە زۆرترین کاتدا داخوازی بۆ یەکێتی کوردان داخوازی بۆ کۆنگرەیەکی نەتەوەیی داخوازی بۆ یەکبوونێک بۆ پلانێکی استراژی بۆ نەتەوەکەمان زەرورەتێکی گرنگە بۆیە ئێمە پێمان وایە لە ئێستای گەلەکەمان دەبێ جیاوازیەکان وەلا بنین هەمومان لەژێر سایەیەکی نیشتیمانی و نەتەوەیی کۆبینەوە بتوانین ئەجندایەک بتوانین پلانێک بتوانین خوێندنەوەیەک بتوانین ئایندەیەک بۆ گەلەکەمان دابنین وەلانی کەم بەرەنگاری ئەو پلانە دوژمنکاریانە بینەوە کە بۆتە مەترسیێکی گەورە لە بەرامبەر گەلەکەمان ئەگەر دەستکەوت هەبێ لە ڕۆژئاوا ئەگەر دەستکەوت هەبێت لەو گۆڕانکاریانەی کە پێشبینی دەکرێت لە ئایندەی ئێراندا ڕوو بدات بە تایبەت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر دەستکەوت هەبێت بۆ ئایندەی باشوور و خەباتی باکوور کە خەباتێکی فراوانە بە تایبەت لە دوای خەباتی فراوانی مانگرتن و شکانی ئەم ئابلوقەیە کە لەسەر سەرۆگە و جەلان هەبوو هەموو ئەم ئیرادانە ئەگەر لە بەرامبەریدا دەستکەوتێک بێت ئەوە لە تەنیشتی مەترسی هەیە لە هەردوو لا لێمان دەخوازێت کۆبینەوە لە هەردوو لا ئەم نیشتیمانە لێمان دەخوازێت کۆنگرەی نەتەوەیی بکەینە چەترێک کە تێیدا هەمومان کۆبینەوە و بتوانین لانی کەم بۆ ڕقەیەکی نیشتیمانی بینە دەرێ ئەگەر بۆ ئەو نەوەیەش نەبێت بۆنەوەی ئایندا بتوانین مێژوێک دروست بکەین کە مێژوێشی نوێ بۆ گەلەکەمان. ڕاستی لە 20 ساڵی خەباتی کۆنگرەی نەتەوەیی خەباتێکی ئێزگار فراوان کراوە بۆ ئەوەی کۆنگرەی نەتەوەیی بگاتە ئەو خەونەی کە کوردان لەژێر چەترێکی نیشتیمانی و نەتەوەییدا کۆبکاتەوە. بەڵام مەترسی هەریە گەورە پلانی دوشمنانە دەستێوەردانی دوشمنانە لەلاو بەداخەوە پارتە سیاسەکانی کوردستاندا یعنی ئۆندەی پارتی سیاسی لە ئاستی خەڵکدا کۆنگرەی نەتەوەیی هەیە لە ئاستی خەڵکدا دەبینی لە مەهاباد دەبینی لە هەولێر دەبینی لە ئامەد دەبینی لە قامیشلو هەیجانێکی نەتەوەیی فراوان لە ئێستادا لە ناو خەڵکدا هەیە ئەوەی بربەستە پارتی سیاسیە لە کوردستاندا کە بەداخەوە بە عەقڵێکی بیرتەسک بیر دەکاتەوە و لە تەنیش ئەوەشدا و یاخۆ بڵێم لە پشت ئەوەدا پلانی داگیرکەرانەی دەوڵەتانی دوژمن بە گەلەکەمانە بە تایبەت تورکیا کە بەداخەوە هەموو دەستکەوتێکی گەلی کورد
لە هەر شوێنێک کورد بتوانێت دەستکەوتێکی هەبێ تورکیا بە مەترسی بۆ سەرخۆی دەزانێ و هەر بۆیە بە ئامانجی دەگرێ و هەر بۆیە هەموو هەوڵێک دەدا بۆ تێکدانی هەر ئەم مەترسیە وامان لێ دەکات ئێمە کۆبینەوە و ئێمە قۆناغێکی نوێ دەست پێ بکەین و ئەو بربەستانە بشکێنین پێویستە پارتی سیاسی ئێمە لە بازنەیەکی فراوانتردا تەماشای پرۆسی نیشتیمانی و نەتەوەی بکات ئەو ڕوحەتی ئێستا لەناو خەڵکدا هەیە بە ئەو ڕوحەتە کۆمان بکاتەوە و ئەو بەرخودانەی کە ئێستا لەناو گەلەکەماندا هەیە بۆلانی کەم ڕۆنانی ئایندەیەکی باشتر بۆ گەلەکەمان بە ئەوە ببێتە چەترێکی نیشتیمانی و نەتەوەیی کە هەموون تێیدا کۆبینەوە.